من ناوم فوزیە لە ڕۆژهەڵاتەوە بەشداریم کردووە بە 28 دقە تەواوم کردبووم بە دووەمی کچان لە 6 کیلومترە. لە فەیسبوکەوە زانیم کە لە کاناڵی فەیسبوکەوە زانیم کە بتوڵەیەوە بەشداریم کرد. وەڵاهی زۆر گرینگە چونکە هەرچی بتوڵە زۆرتر بێت ئێمە زۆرتر بتانین بەشداری بکەین باشتریش ئەبین و ئەو تایمەمان زۆر باشتریش ئەبێ. ئەو ژنانە هەست بە ئەزەتی نەفسی خۆیان زۆرترە بێ هەست بە قووەت و زۆر باشە بۆیان بەڕاستی بۆ ڕۆحیان بۆ جسمیان بۆ هەموو شتێک زۆر باشە. سەرەتا بە ناوی خۆی گەورە من چاوان عوسمانم خوێندکاری کۆلێژی پەرۆدەی جەستەی زانستی وەرزیەکانی زانکۆی هەڵەبجە هەڵساوین بە بەشداریکردن لەم ماڕاستۆنەیە و ئەم ماڕاستۆنە پێکاتووە لە هەموو چین و توێژەکان کە بەشدارن تایە و مەودای کیلۆمەترەکەی 6 کیلۆمەترە کۆتا خاڵی کیلۆمەترەکە زانکۆی هەڵەبجەیە ناو زانکۆیە. نیمان بەرزان کاکە خوێندکاری کۆلێژی پەرۆدەی جەستەی زانشۆرسەکانی زانکۆی هەڵەبجە بۆ جاری دووەمە من بەرزارێ مارەسۆنە ئەەکەم کە خۆشبەختانە زانکۆمان بە هاوکاری کۆمەڵێک ڕێکخراو لە پارێزگای هەڵەبجە ساون بە ڕێخستنی ئەم مارەسۆنە خۆی بە خۆی جێگای دەستخۆشیە بەڕاستی بەردەوامبووی ئەم چالاکیانە گرێدانی پەیوەندی و توندوتۆڵکردنی پەیوەندی کۆلێژمانە بە چین و توێژەکانی دەرەوەی کۆلێژ و هەروەها بە زانکۆکانی دەرەوەی کۆلێژمان ئەلحەمدولیلا ئامانج لەم مارەسۆنێش یەکێک لەوانە بە خۆشحاڵیەوە پەیوەندی توندوتۆڵکردنی زانکۆمانە بە زانکۆکانی هەرێمی کوردستان و بگرە زانکۆی بەغدا کە لە عێراق میوانداری کراوە خۆمان بە خۆشحاڵە زانین کە کۆمەڵێک پاڵەوان ئەمڕۆ لێرە ئامادەن و پاڵەوانی عێراقن بە خۆشحاڵی وەکو خوێندکارێکی کۆلێژەکەم یعنی بۆ ماوەی 2 ساڵ بەرداری مارەسۆنی لەم جۆرەم کردووە ئامانجمان جگە لەوەی کە بۆ چێژ و تەندروستیە بەدەستێنانی ئەنجامی گەورەی ئینشاءڵڵا بە ناوی کۆلێژمانەوە.